ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 لە هەر شوێنێکن دڵەکانتان ئارام تەندروست و شادیش بن. هیوادارم کە ئەمڕۆتان با ڕۆژێکی پڕ لە خۆشی دەست پێ بکردێت و کۆتا ڕۆژی هەفتەیە هەمیشە ڕۆژانی پێنجشەممە بۆ هەمومان تایبەتمەندیەکی جیاوازی هەبوو چونکە دەمانزانی لە دوای ئەوە هەینی دێت و کۆبوونەوەی خانەوادەکان بەیەکەوە و کاتە تایبەتەکانی خۆمان بەسەر دەبێت. هیوادارین چونکە ئێمە یەک خێزانین لەگەڵ ئێوە بینەر ئێوەی بینەر کە هەموو بەیانیەک بینەری ئێمن بۆیە کۆتا ڕۆژی هەفتە هەوڵی ئەوە دەدەین بابەتە جوانەکان کۆ بکەینەوە بۆی کە جوانترین ڕۆژتان بۆ بنەخشێنین. ئەگەر ئەو ڕۆژانە پڕبن لە زانیاری پڕبن لە بابەتی هونەری و پڕبن لە بابەت کۆمەڵایەتەکان وا دەکات کە ڕۆژێکی هەر لە سوود و زانیاری بە ئێوە بەخشرابێت لەلایەن ئێمەوە کامە جێگەی دڵخۆشی ئێمە و ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە بێگومان ئەوانەی کە بەناو ئینتەرنێت ئاگەشتێکیان کرده بێت یاخود بەیانی هەستا بێتن سەری تیڤەکانیان کرده بێت دەزانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە و ئێمە دەمانەوێت کە لەم ڕۆژە گرنگێکی تایبەت بە ئەو بابەتەی کە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی شێرپەنجێ بدەین لەگەڵ پسپۆری تایبەت دادەنیشین و باستەوە دەکەین کە توشبوون بە شێرپەنجە کۆتایی جیهان نییە زۆرن ئەوانەی کە تووشی شێرپەنجە دەبن و دواتر وەکو کەسێکی ئاسایی دەژینەوە و هیوادارین کە هەموو کەس ساغ و سەلامەت بێت ئەوانشی کە تووشی شێرپەنجە بوون بێگومان بە زووترین کات تەندروستیان دەگەڕێتە سەرجێ خۆیان. ئەمە تەوەری سەرێکی بەرنامەکەمان و جگەلەوەی کە ئێمە سەرەتای بەرنامە بە کۆمەڵێک لە کورتەی هەواڵەکان دەست پێ دەکەین و ئێستاش دەچیدا کورتەیەک لە هەواڵەکان و جاتر دەگەڕێینەوە سەر بەڕگە بابەتەکانی دیکە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی سیاسی ڕەوتی سەدر کۆبووەوە دواتر گەڕایەوە هەولێر. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران لەگەڵ دەستەی سیاسی ڕەوتی سەدر کۆبووەوە لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەر چارەسەرکردنی کێشەکانی پەیوەست بە بودجەی 2021 لە ڕێگەی دیالۆگ و باگەڕانەوە بۆ یاسا و دەستور کرایەوە. دوای ئەنجامدانی چەندین دیدار و کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی عێراق شاندی هەرێمی کوردستان گەڕایەوە هەولێر و بڕیاریشە بۆ درێژەدان بە گفتوگۆکان جارێکی دیکە سەردانی بەغداد بکاتەوە. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت دەبێت هەمووان کار بۆ سەرکەوتنی هەڵبژاردنەکان بکەین. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئەندامانی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق باسی دۆخی هەنووکەیی وڵات و پێشهاتە ئەمنیەکانی کرد و ئاماژەی بەوەش کرد بە بەردەوامی ڕوبەڕووی ئاستەگە ئەمنیەکان دەبنەوە و پێویستیش بە ئۆپراسیۆنی دەستبەجێ دەکات. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکوەزیرانی عێراق باسی لە هەڵبژاردنەکان کرد و ڕایگەیاند دەبێ هەمووان کار بۆ سەرکەوتنی هەڵبژاردنەکان بکەین و ئەوەی گرنگە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دادپەروەرانە بکرێت. لە هێرشێکی چەکدارانی داعشدا 19 کەس لە هێزەکانی حکوومەتی سووریا حەما کوژران. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاند لە هێرشێکی چەکدارانی داعش لە ڕۆژهەڵاتی پارێزگای حەما 19 سەربازی حکوومەتی سووریا کوژراون. بە گوێرەی سەرچاوەکە شەڕ و پێکدادان لە سێ گۆشەی نێوان شارەکانی حەلەب و حەما و دێرەزوور ڕووی داوە. بە گوێرەی ئامارەکانیش لە مانگی ئاداری ساڵی 2019 تاکو ئێستا 1270 کەس لە هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا و گروپە چەکدارەکانی هاوپەیمانی لە ناوچەکە کوژرا. جۆ بایدن ڕێکار و یاساکانی ئیدارەی ترامپی لەباری کۆچبەران هەڵوەشاندەوە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا سێ بڕیاری نوێی تابێت بە ڕێکارەکانی کۆچکردن بۆ وڵاتەکەی واژۆ کرد و ڕێکاری یاسایەکانی ئیدارەی ترامپی لەبارەی کۆچبەرانەوە هەڵوەشاندەوە. بایدن ئاماژەی بەوە کرد نابێت ڕێگری لە چوونی هاوڵاتیان بۆ ئەمریکا بکرێت. جەختیشی کردەوە ئەو یاسایی نوێی داڕێژراوێت داناڕێژێت یاسای نوێ داناڕێژێت بەڵکو هەڵەکانی ئیدارەی ترامپ ڕاست دەکاتەوە. هاوکات بۆ یەکەم جار ئەلیخاندرۆ مایرۆکاس وەک پەنابەرێک پۆستی وەزیری ئاسایش و ناوخۆی ئەمریکا وەردەگرێت. هەر ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا پشکنینی ئەمنی نەکات
$5,000 سزا دەدرێت. نانسی پێلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕایگەاند بۆ ڕێزگرتن لە یاسا و ئەو کەسانی پارێزگاری لە گیانی ئەندامانی ئەنجومەن و کۆنگرێس دەکەن پێویستە هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پشکنینی ئەمنی و بەژێر ئامێری کانزاییدا بێنە ژوورەوە. ڕاشیگەاند هەر ئەندامێک پشکنینی ئەمنی نەکات بە بڕی $5,000 سزا دەدرێت و لە حاڵەتی دووبارە پێشێلکردنی بڕیارەکە سزاکەی بۆ 2 هێندە زیاد دەکرێت. کورتەیەک لە هەواڵەکانی پێشکەشکرد. هەندێک ڕوودا و لە ژیانمانە ڕوو ئەدات ئەبێتە خاڵی وەرچەرخان لە ژیانماندا. لە کاتی کەرەنتینە و لە کاتی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەندێک کەس هەڵسان بە ئەنجامدانی کۆمەڵێک کار کە کاری زۆر ناوارزە بوونی پێشتر بیریان لێ نەکردبوو. بووە ئێستا بۆتە خاڵی وەرچەرخان لە ژیانیاندا و ناوبانگێکیان پێپیان کردووە. بۆ نمونە ئافرەت و پیاوێک لە کاتی کەرەنتینە بڕیار دەدەن هەموو ڕۆژانی پێنجشەممە خواردنێکی شاهانە هاوشێوەی ڕێستورانتەکان بۆ ماڵێکی هەژار و کەم دەرامە دروست بکەن. لەگەڵەوەشە چۆنێتی ئامادەکردنی خواردن بۆ خەڵک دەخەنەڕوو بۆی بتوانن سوودی لێوەربگرن و هانیان بدەن کە هاوشێوەی ئەوان خواردن بۆ هەژاران ئامادە بکەن. کارەکانیشیان هەفتانە تۆمار دەکرد کە چیان کردووە لەم هەفتەیەکە تێپەڕیوە بۆکە خواردنێکی شاهانەیان دروست کردووە و چۆن خواردنەکەیان دروست کردووە لە کوێش دایەگرن لە سۆشیال میدیا دای ئەنێن و بڵاوی دەکەنەوە. با پێکەوە ئێمەش لێرە بینەری کارەکانیان بین. ئێمە پێش ساڵێک لەمە و پێش پێیجی خواردنم هەبوو حەزم کرد لە ڕێی پێیجەکەم خواردن فێری خەڵکەم چۆنێتی دروستکردن و شێوازی دروستکردنی خواردنەکان دوای ئەوە ئیتر زڕوفێکی ناخۆشاتە پێشەوە دوای کەرەنتینەکە بڕیارماننا لەگەڵ هاوسەرەکەم کە زۆر پاڵپشتی منی کرد وتی با بەم شێوازە دروستی نەکەین چەنەها ماڵ هەیە کە دەستیان کورتە و باری داراییان باش نییە لە حەزیان لە خواردنی شوێنە ڕاقیەکانە ڕیستۆرانتەکان مەطعەمەکان ئەو شوێنانە بڕیارماننا بە پێی توانای خۆمان ئەو خواردانەی کە ڕاقی و شاهانن بیبین بۆ ماڵە هەژارەکان. کشمیش و بایم طبعا کشمیش و بایەمەکەمان سو کردوتەوە بۆ چواردەوری پەرستۆکەمان دووریەوە ئامانجی ئێمە یەکەم دروستکردنی خواردنەکان بوو شێوازی فێرکردنەکەی دووهەم بیبین بۆ ماڵە هەژارەکان سێهەم لە ڕێی ئێمەوە ئەوانەی کە باری داراییان باشە هەر بە پێی توانە لەم پرۆژەی ئێمە بتوانن خواردن خۆیان بیبن بۆ ماڵانی کە باری داراییان باش نین. حەز دەکەین ئەم پرۆژەیە گەورەترکەین لە باتی ماڵێ لە هەفتەیەکە بۆ 2 ماڵی بەرین بۆ 3 ماڵی بەرین بەپێی ئیمکانی خۆمان. من خۆم جگەلەوەی کە لە ماڵ و خەریکی خواردن دروستکردنم دەوامی شم هەیە لە فەرمانگە بەڕێوەبەری ژمێریاریم خۆم هەروەها ڕێکخراوێک بە تەماین ڕێکخراوێک میۆڕۆیەک ژەمەنانێک ئامادەکەین بۆ ئەو مناڵانەی کە لەسەر جادەکان و باری داراییان باشنێ. دەستی ئەو خانەوادەیە خۆش بێت و نمونەیان زۆر بێت ئێمەش دەتوانین لە هەر گەڕێک و هەر شوێنێکی ئەم کوردستانە دەژین لە هەر شوێنێکە دەژیت دەتوانین هاوچەشنی ئەوان بۆی ئێمە راپۆرتێکی لەو بابەتە بۆتان دەخێنە ڕوو بۆی کە بتوانین چاو لێ بکەین لە کارە باشەکان. دەستیان خۆش بێت. دێمە سەر تەوەری بەرنامەکەمان کە باسمان لە چی کردوتمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی
بەرەگاربوونەوەی شێرپەنجەیە لەسەر ئەوە بابەتێکمان بۆتان ئامادە کردو دواتر میوانداری کەسی پسپۆر و دکتۆری پسپۆر دەکەین لێرە قسەی لەسەرەکەین بەڵام با پێشتر بزانین کە شێرپەنجە کە بە نەخۆشیەکی ترسناک ناسراوە ساڵانە 1000 کەس لە جیهان بۆ نەخۆشیە گیان لەدەستدەدەن بەڵام ملیۆنان لە خەڵکی کە تووشی شێرپەنجە بوونە هێشتا دەژین ئەوە لە یاد نەکەین لەو لاوەکە هەزاران کەس تووشە بن لە لایەکی دیکەشەوە کۆمەڵێک خەڵک باش دەبنەوە زیاتر لە 100 جۆری جیاواز هەیە کە هەموو بەشەکانی لەش ئەگرێتەوە یان تووشی هەموو بەشەکانی لەش ئەبێت و لە لەشی هەر مرۆڤێکی پێگەیشتوش لە خولەکێک دەکرێ بڵێت 25 میلیۆن خانە دابەشە بن بۆ خۆپاراستن ڕێگایەکی دڵنیاکەرەوە و یەکلاکەرەوە نییە بەڕاستی چووکە ئەمە نەخۆشیەکە کە سپۆران و پزیشکان بە بەردەوام لێکۆڵینەوە لەسەرەکان بەڵام هەندێک شت هەیە کە ئەگەر ئەنجام بدرێت ئەوە مەترسی ڕوودانی شێرپەنجە کەمەکاتەوە بۆ نمونە کەسای چەندانەیەکیان باس دەکەین وازهێنان لە جگەرەکێشان و مادە کۆحۆلیەکان بێگومان هەمومان دەزانین کە چەند زیان بە تەندروستی دەگەێنن خۆراکی تەندروست بخۆ و خواردنی ناتەندروست دەبێتە هۆکار چکە پێشتر وان دەزانی شێرپەنجە پەیوەندی نییە بە خواردنەوە بەڵام ئێستا دەرکەوتووەکە زۆر پەیوەندیەکی تەواوی هەیە بە خواردنەکان خۆپاراستن لە بەرکەوتنی تیشکی خۆر چونکە دەزانین شێرپەنجەیەک هەیە بە ناوی شێرپەنجەی پێست و بە بەرکەوتنی زۆری بەردەوامی تیشکی خۆر تووشی ئەو شێرپەنجەیە دەبێت دوورکەوتنەوە لە ژینگەی پیس ژینگەی پیس وا دەکات کە شوێنەکەت خاوێن نەبێت و تووشی کۆمەڵێک نەخۆشی بی جگە لەوەی کە ئەگەری توشبوون بە شێرپەنجەش هەیە وەرزشکردن و چالاکی و ڕاهێنانی ڕۆژانە یەکێکە لە گرنگترین و خاڵانەی کە دەبێت ئەنجامی بدەین بۆی کە خۆمان پارێزین نەکات لە شێرپەنجە لە هەموو نەخۆشیەکانی دیکە وەڕاگرتنی کێشی لەش لە بارێکی تەندروستە یەکێکی دیکەیە لەو هۆکارانەی کە ناهێڵێت یاخود ڕێگری دەکات یاخود ئەگەری توشبوون بە شێرپەنجە کەم دەکاتەوە ئێستاش سەبارەت بە تەوەری بەرنامەکەمان کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە میوانمان دکتۆرە سوزان هۆشیار قادرە کە بەخێر هاتنی دەکەین جەنابیان بەڕێبەری سەنتەری نەخۆشیەکانی مەمک و شێرپەنجە بەخێر هاتی دکتۆرە دکتۆرە با سەرەتا هەرچەند پسپۆڕایەتی جەنابەت لە شێرپەنجەی مەمکە و بەڵام چگەلەوە بێگومان زانیاری لەبارەی شێرپەنجە و لە لای جەنابەت کەم نییە دەمانە بزانین هۆکار یاخود شێرپەنجە با سەرەتا بزانین شێرپەنجە چییە نیشانەکانی توشبوون بە شێرپەنجە چیە شێرپەنجە لەوە توش دەبێت کە لە کاتی دابشکردنی خانەکان کە تازە ئێستا ئاماژەت پێکرد شلەژانێک دروست دەبێت لە دابشکردنی ئەو خانانە کە دەبێتە هۆکاری دروستبوونی خانەیەکی ناتەندروست ئەو خانەوە دەکوردە وردە لەگەڵە خۆی دابش بێ بەس بە شێوەی ناتەندروست کە دەکاتە هۆکاری توشبوونی تۆپەڵەیەک واتە گرەیەک پاشان ئەو گرەیەکە سەب وردە تەشنە دەکات لە دەوروبەری کە پشکنینەکەی لۆ دەکەی دەبینی ئەو خانانە ناتەندروستن و شێوەکەی شێوەیەکی تەندروست نییە دەتانین پێبرین شێرپەنجەوە بە شێوەیەکی ئاسان شیم کردەوە بەڵێ باست کردت خانەکان دابش ئەبێت دابش بە ڕێژەیەکی زیاد دابش ئەبێ یان لە ئاستی خۆی لە دابشبوونەکەی کە ستاندەری خۆەتی کەمتر دابش بێ بۆ ئەو کێش لە ئاستەی زۆر زیاد لە رادەر بە دەرخۆی زیاد کە دابش بوو دەبێتە شلەژانی دروستبوون کە بۆ شلەژان دەبێتە هۆکاری دروستبوونی گرەیە بۆیە حەجمەکەی گەوراکات لە شکلی وەرەم دروستە هۆکاری توشبوون بە شێرپەنجە چییە هۆکارەکە تا ئێستا هۆکاری سەرەکی توشبوون بە شێرپەنجە دیارنیەوەکو تازە خۆشت باست کرد کە چەند پسپۆر و لە لێکۆڵینەوەنە کە بزانن هۆکاری سەرەکی توشبوون بە شێرپەنجە چییە بەڵام نەچینێکە چەند هۆکارێکی دەبتە ڕێگە خۆشکەر بۆ توشبوون بە شێرپەنج وەکەوەی باست کرد مادە کحۆلیەکان جگەرە کێشان خواردنی ناتەندروست هەروەها بۆ ماوەیش دەبتێک لەو هۆکارانە کە لەوانەیە ئێستا لە تەوەرەکە زیاتر باسی بکەین زۆر تەواوە ئێمە دەزانین هەندێ سایتی تەواوەتی هەیە کە ئامارە جیهانەکان ئەخاتەڕوو بۆ نمونە تا چەند دقەیە لەمەوە پێشکە من هاتمە خوارەوە بۆ ناو ئوستۆدیۆ ژمارەکە لە گیان دەستان گەیشتۆتە 1970,300 و زیاتر ژمارەکە لە هەر لەحزەیەکی شا زیاترەکە هەر چرکەیەک چێتە سەرەوە ئەمە تا چەند وا ئەکات خەڵک مەترسی و دڵڕاوکەی لە دروست ببێت کە کۆمەڵی خەڵک ئاوا لە ماوەی ئەمە لە 2021 تەنها لەم دوو مانگەیە ینی بە ئەندازەی کۆرۆنا ئەکرێ بڵێن مەترسی هەبووە بەڵام ئێمە درکی پێ ناکەین تا چەند ئێمە ئەتوانین دڵخۆش بین بەوەی کە ئەوەندە تووشە بێت ئەوەندەش چاکە بێتەوە خۆی ئەو مرۆڤانەی کە بە شێرپەنجە وفات دەکەنیان دەبرن هۆکاری سەرەکیەکە شێرپەنجە نییە بەڵکو ئەو دەرئەنجامانەی کە لە
شێرپەنجە توش دەبن یان لە قۆناغەکی زۆر زۆر پێشکەوت و دەستنیشان دەکرێن واتە پشکنینی خۆیان ناکەن ڕێگە چارەسەرێکا و خۆپارێستنەکە بە ڕێگەیەکی تەندروست ناکەن ئەوە دەبدا مثلەن بۆ نمونە من کە لە پسپۆری خۆم و پسپۆری شێرپەنجەی مەمک ئەو کەسێک کە تووشی شێرپەنجە مەمک کەم هەواڵکە بە نەخۆشەکە ڕدەگەینن دڵخۆشکەرەکە شێرپەنجەی مەمە کوشندە نییە چارەسەری هەیە لەبەرەوەی بە قۆناغەکان کە دەرەوە کە چارەسەرەکانی بە جوانی جێبەجێ دەکاتن زۆربەیان چاک دەبنەوە ئەوەیە کە ڕێگە دڵخۆشکەرەکە بابینە سەر پسپۆرایەتێکی خۆت لە بارەی شێرپەنجەی مەمکەوە یەکێک لە ئەو خاڵ دڵخۆشکەرەکانیش ئەوەیەکە ئەگەر شێرپەنجە لە هەر بەشێکی لە شیت دیکە بێت نەیبینین بەڵام سنگ و مەمک لە شوێنێکایەکە ئاسانە دۆزینەوەی کۆمەڵک فحوساتیان پشکنینی خۆجێی و ئەوانە هەیە بەڵام با بزانین بۆچی ئەمەندە شێرپەنجەی مەمک بڵاوە ڕێژێکی زۆر خانمان توش خۆی شێرپەنجەی مەمەک ڕاستە بڵاوە پێشتریش هەروە بوو بەس ئێستا ئاستی وشیاری و تەندروستی زیاتر بۆ لە ڕێگەی سوۆشیل میدیا و لە ڕێگەی ئەو ڕۆژانەی کە ئاماژەی پێ دەکەین خۆپارەستن چۆنەتی پشکنین بۆ خۆی کەوەی کرد وشیاری بەرز بێتەوە هەر ئافرەتێک هەستی بە شتێکی نامۆ کرد بە زووترین کات پەیوەندی بە پزیشک بکە لەوانەیە تا ڕادەیەک ئامارەکان بەرز بوو بێتەوە لەبەرەوەی پێشتر ئەو داتایانە تۆمار نەدەکرا لەبەر هەندی ئەوەیە هۆکارەکە کە شێرپەنجەی مەمەک زیاد بووە یەکێک لەو هۆکارانەی کە دڵخۆشکەرە لە کاتی توشبوونی شێرپەنجە ئەوەیە کە پێش ئەوەی کە زۆر علامەتەکانی دەرکەوێت هەستی پێەکرێت باشتر نییە بۆ شێوەگەر پێش علامەتەکان دەرکەوێت بێگومان چونکە ئەمە هانی ئافرەتان دەدەن بۆ پشکنینی خودی مانگانە کە ئەوە یەک لە ڕێگە سەرەکیەکانە بۆ زوو دەستنیشانکردن بۆ زۆترین چارەسەرکردن زۆر باشە پشکنینی خۆیی دەکرێت چەندێ پێش پێریۆد بێت و یان چەندێک دوای پێریۆد ئەنجامەدرێت خۆی پشکنینی خودی مانگانە هەموو مانگێک ئافرەتە پێیوەستە بیکاتن لە هەفتەی دووەمی سووری مانگانە ئەوە ئەگەر ئافرەتەکە سووری مانگانەی بە ئاسایی خۆی دێ ئەوانی سکیان هەیە واتە دووجیانن ئەوانە دەتوانن ڕۆژێک لە مانگ بە دیارکەن لەو ڕۆژە پشکنینی خودی مانگانە بۆ خۆیان ئەنجام بدەن ئەو ئافرەتانەی کە سووری مانگانەیان ڕاوەستایە بە هەمان شێوە وەکو ئافرەتی دووجیان ڕۆژێک لە مانگەن تەرخان مثلەن بۆ نمونە دەتوانن هەموو سەرە مانگەکیان یەکی مانگ دەتوانن ئەو پشکنینە بۆ خۆیان ئەنجامدان زۆر ئافرەتی دەڵێ ئەمن شیردەرم چۆن ئەو شتە بکەمان پرسیارم هەیە بۆ دایکێکی شیردەر ئەگەر شێرپەنجەی هەبێت مەترسی هەیە شیر بە منداڵەکەی بدات بۆ ئەو داکانێک کە شێرپەنجیان هەیە و هیچ مەترسیەک نییە بۆی شیر بدە بەڵام نەچینێکە کە دەستنیشانکرا بۆی شێرپەنجەیە ئەو چارەسەرانەی کە دەدرێت دەبێتە ڕێگایەک بۆی بۆ مناڵەکە بچێت بۆیە ئێمە دەڵێن شیرەکە ڕاگرا تاوەکو چارەسەرەکەی تەواو دەبیتن ئینجا دەتوانانی شیر بدات بە منداڵەکە یعنی خۆی هەمومانەوە ئەزانین کە شێرپەنجە گواستراوە نییە بەڵام ئەم قسەی جەنابەت علامەتێکی ئیسیفهام یان پرسیاری دروست کرد بۆ دەکرێت لە مەمکی دایکەوە لە شیری دایکەوە بۆ مناڵەکە بگازرێتەوە نەخێر بەڵانەچینێکە چارەسەری کیمیاوی کە کاتی وەردەگری ئەو چارەسەر کیمیاوە لە ڕێگەی شیرۆ بۆ مناڵەکە دەچێت کە زیانەکەی ئەوەکو دەرێت سایدیفکتی دەرمانەکە لە مناڵەکەش دەردەچێت زۆر تەواوە زۆر کەس وازانێت شێرپەنجەی مەمک یەک جۆری هەیە دەکرێت بەمان ڕوونکەیتەوە شێرپەنجەی مەمک جۆری دیکەشی هەیە خۆی شێرپەنجەی مەمک چەند زۆرەی زۆرەیان هەیە دەتوانین برین لە بۆری مەمکەکانە زۆرەیان لە غدەکان لە برنگلاندەکانە شێرپەنجەکەش بە خۆی دەستە لەمفگرەکان نەک برین شێرپەنجە هەیە لە لەمفەکان خۆی چەند قۆناغی قۆناغی یەکەم بەس گرەیەک دروست دەبی قۆناغی دۆم لە دەوروبەرەکەیتی قۆناغی سێم تەشەنە دەکات بۆ گرێبن باڵەکان قۆناغی چارەم بۆ هەموو لەش تەشەنە دەکات باشە زۆر تەواوە دکتۆرە ئێمە چۆن دەڵێت قسێکی کوردەواریمان هەیە لێ هەموو ڕیش سوورێک هەمزاغانیە شتێکی وایە سۆرە هەمزاغانیە هەموو گرەیەک دەکرێت بڵین لە مەمکی خانمانە ئەو مەترسێمان بۆ دروستکات کاتێکە لە دوای سووری مانگانیان پێش سووری مانگان لە دوای سووری مانگانە کاتێ پشکنینی خۆی ئەەکەی نەبینی گرەیەک هەیە لە ژێر دەستت ئیتر تەواو چۆنەڵە لێرۆ ئەبچڕێتلوپۆی دەشتلوپۆی ئەشکێت لە دەرسا چۆن خانمێک لە ماڵەوە بەبێ پشکنین پزیشک بزانێت ئەمە ئەو گرەیە نییە لێرە بە شەرتێ گەورەشە بێت گرێکە هەواڵەکی دڵخۆش کرد هەموو گرەیەکی شێرپەنجە تا ڕادەیەک لە بینی 1970 لە بۆ 1990 شێرپەنجە نییە تەنانەت لە کاتی پشکنینەکان کە بچەند قۆناغی پشکنین دەڕوە اینجا ئەوە دەتوانین بڵێن ئەوە شێرپەنجەیە یعنی هەر ئافرەتێک کە هەستی کرد گرەیەکی هەیە یان شتێکی نامۆ لە مەمکەکانی هەیە مانەی ئەوە ناکاتن کە ئەوە شێرپەنجەیە بەعکسەوە چەند زووتر بچی پشکنین لەوانەیە شتێکی زۆر زۆر بەسیط بی زۆربەی ئەو گریانەی کە ئافرەتیش بەخۆی هەستی پێ دەکا
فایبرۆ ئەدینۆماوەتە گرەی لیفی کە ئەمە زۆر بەمان پێ دەڵێن ئەوە مشکی مەمک هەر جارێ لە شوێنەکە گۆڕانکاریە و لە ناکاو ڕاش گەورە دەبی لۆێژ ئێمە باز دەکەین کە پاش سووری مانگانە پشکنینەکە بکە چونکە لە پێش سووری مانگانە و لە ناو سووری مانگانە مەمکەکە ئاوسێ هەر شتێکیش لە ناومەکەکە بێ حەزمەکەی دەبڵ دەبێت دەبتە دوو جار کە لە کاتی سووری مانگانە پشکی دەبینی گرێەکە زۆر زۆر گەور بەس هەفتەک پاش سووری مانگانە دەبینی گرێەکە بچوو بووتەوە کە دێ بۆ پزیشک دەڵێ دکتۆر هەفتەک پێشێستە زۆر گەورە بە ئێستا گچکە بوویتەوە کە لۆی ڕۆن دەکەیەوە اینجا دەزانی پاشان کە بەچەند قۆناغی پشکنی دەبینی گرێکە گرێکی ئاساییە زۆر بەشیان نەشتەرگەریشی بۆ ناکرێ بە جۆرەی قەبارەکەی پێی دەڵێ بەس متابعای خۆت بکە سێ مانگ ئەو بە جۆرەی ئەو کاتێک کە پزیشکواتە ترسینیەکە ببێ بە شێرپەنجە و بە باسێکی پشکنینی خۆی بکەین زۆر کەسەیە کە پشکنینی خۆی ئەکات لە ناو لەپی دەستەوە دەست پێکات کە لێرە هیچ هەستێکی تیانە ئەجا باسی ئەومان بۆکەی چەندێک گرنگە لە سەر پەنجەکانەوە ئێمە خۆی ئەسەرە پەنجەکان زۆر زۆر هەسارتێر لەوەی بەرەوەی ئافرەت زۆربەیان دێن ممکەکەی تون دەگریتە بێگومان هەست دەکەی ئەوە گرێ بەس کە ئەتو بەو پەنجە هەستیارانە کە ئەتو ئاوات کرد سمسەنە من بخۆم ئەس دەکەم کە ئەوە پەنجەیە ئێرە مەسەلەن بەرزایی هەیە ئەوەی هێفە سەری ئەو سێ بە تایبەتیش ئەو سەری سێ پەنجەیە ئەوە زۆر زۆر هەستیارە دەتانی بە شێوەیەکی بازنە دەست پێ بکە یانیش بەو شێوە سەبر لە گەری بڕوە یانیش ئەو حرەکەیە لەگەر مەمکەکەی دەڕوە باڵێ کەواتە باسێکی لەوەش بکەین کە هەندێک جار ئەو گریانی کە دروستە بێت مەرجنیە هیچ شێرپەنجەی مەمکە بەڵام مەرجنیە لە مەمکا بێت بەڵام لە ژێر باڵەوەیە لە ژێر باڵەوە باسی ئەوەشمان بۆ بکەین ئەوە چۆن هەستی پێ بکەن ئەوەش ئەینی لە کاتی پشکنینی خودی مانگانە پشکنینی بنباڵ قۆناغەچی سەرەکیە ئێمە کە پێی دەڵن پشکنینی خۆت کرد کە لە بەرامبەر ئاوێنەڕاوە دەستی پێ دەڵێن سێری مەم کرد بکە گۆی مەم کرد دەوروبەری مەم کرد هەروە سێری بنباڵت بکە بزانە ئاوسانەوەی هەیە شێوازی لەگەر بنباڵەکەی تر چۆنە ئەوە یەکیە دووش زۆر جار ئافرەت دێ دەبینی بنباڵی ئاسا دەڵێت دکتۆرە گرێم هەیە کە پشکنینی دەکەی بە تایبەتی ئەوانی ئافرەتەکانی کە قەڵەون لەبەرەوەی چاوری ڕژەی چاوری لە لەشیان زۆرە هەست دەکا گرێ بەس ئەوە گرێنیە سێیەم شت کە گرەیەک لە بنباڵ هەستی پێ کرد هەیە شێرپەنجەیە کە بەخۆی لە مەمکە چوە بۆ بنباڵ واتە لە مەمک دەرنەکەوتووە لە بنباڵەکە لەلایەن گرێەکە لە بنباڵیە کەواتە بێگومان لە ناومەمکەکەی گرەیەک هەیە کە وای کردی بچیتە بنباڵ وەکو نیشانەیەک نیشان بدە خاستەتەن ئەوانی مەمچیان گەورەیە هەستی پێ نەکردی بەس لە بنباڵی هەستی پێ دەکە دکتۆرە بێگومان ئەمڕۆ هیچ ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجێ من بۆیە زۆر زیاتر تەرکیز ئەخەم یاخود سەرنجە خەمە سەر شێرپەنجەی مەمک بەو هۆیە کە خانم کۆڵەکەی ماڵە جا ئیتر ئەگەر کچ بێت یاخود خانمێکی خانەدار بێت یاخود دایکێک بێت بۆیە زیاتر هەوڵی ئەوادین خانمان بپارێزین لە شێرپەنجەشان جۆرەکانی شێرپەنجە زۆرن باسێک لە نیشانەکانی شێرپەنجەی مەمک بکەین بۆ نمونە گۆی مەمک چی لێ دێت شکلی مەمک چۆنی لێ دێت لە کاتی پشکنینی خۆی کە دەست بەرز دەکەینەوە سنگێک چی فەرقەکەی لەگەڵ ئەو جیاوازەکەی لەگەڵ سنگەکەی ترجە کەمی ئاها ڕوونکردنەوەمان بۆ بدەیت لە کاتی ئەو نیشانانەی کە شێرپەنجەیە کەم نیشانە کە زۆر وە بکە ئافرەت زوو پشکنین کات دروستبوونی گرێ بەس ئەلێرە ئاماژەی پێ دەکەمنی هەموو گرەیەک شێرپەنجەنی ئەوە یەکەمیان دووەمیان گۆڕانکاری لە شێوەی مەمکەکە یان ڕەنجی مەمکە مەسەلەن سەیری پیستەکە دەکی کەمە پێی دەڵم بەرامبەر ئاوێنە ڕاوەستە بڵێن بۆ نمونە بە لە مەمچی ڕاستە بیتن دەبینی ڕەنگی پیستەکە تۆزێک گۆڕاوەیان تۆختر بووە یان سووراتیەک هەیە یان بەرزاتیان چاڵبوونەوە هەیە ئەوە لە پێستی مەمکەکە یانکو پرتەقاڵ گرنج بۆ بەرەو ئەوە وەکو پرتەقاڵ ئەوە لە قۆناغەچی تۆزێ پێشکەوتو دەبیتن پاشان دەبینی گۆی مەمکەکە کە کاتی پێ دەڵێن دەستت بەرزکە یان بخۆی هەر لە بەرامبەر ئاوێنەوە دەبینی گۆی مەمکە تۆزە چویتەوە ژوورێ کە دەستی بەرز دەکە دەبینی زیاتر دەستە ژوورێ کە دەستیدا دەینتە خوارێ دەبینی دێتە دەرێ پاشان چاڵبوون یان دروستبوونی وەکو قۆرچەک دەڵێن پوکەرین پێ دەڵێن ئەوە کە دەستی بڵند دەکەن دەینتە خوارێ دەرێ دکتۆرە قۆرچەک دروست بووە لە بن قۆرتاکێش ڕقاتیەکە شرت نییە گرەیەکە هەبیتن ئەو قۆرتێک لە نیشانەکان ڕۆرە گرەیەکە لە ژوورێ مەمکە پیستەکە ڕادەچێشی ئاوا قۆرتەک دروست دەبی زۆر بەشیان ئەوانە لە لای نزیکەکەی بنباڵ پاشان کە هەستی کە پشکنینەکەی کردەبینی لە بنباڵیشی گیری وردورد هەیە یەکەچیان هەیە زۆر ئەمە پێی دەڵێن بارز زۆر دیارە تۆ زێڕقە ناجوولێ هەستیش بەژان ناکە ئاخر قۆناغ هەست بەژان دەکاتن ئەوە شتێک لە قۆناغەکی زۆر پێشکەوتە ئەوە بە ئەوەیە باسی ئەوەت کرد کە بۆ ئێمە دەست بەرز دەکات وەکو ئاماژەم پێ کرد کە دەستی بەرز کرد پێغێرگرەکەش بەسەر دەکەوی کە بەسەری کرد گۆی مەمکە کوپیستەکە ڕادەچێشی دەبینی زۆر
جیاوازی هەیە لەگەڵ مەمکەکەی تر وەکو شێوەی پرتەقالیشی لێدێلۆ لەبەرەوەی گرەیەکە لە شوێنی خۆی هەوە دەکا کە هەوەی کرد ئاسانەوە دروست دەبا لە پێستەکە ئەوە یەک لە نیشانە سەرەکیەکانە کە دەبینی وەکو پرتەقالی لێدیان کومکون دەبی باشتر وایە زووتر بێ ئەلێرە دەمێ باسی خاڵک بکەم زۆربەی ئافرەتانی کە شیر دەدەن یانیش هەوەکردن واتە ئەوانی قونێ بە هەمان شێوە ئەو شێوەی پرتەقالیە دەبیتن فئەگەر ئەوەی هەست پێکرد شرت نییە شێرپەنجەبی چونکە وەکو باسم کرد چەند خاڵەکەی هەمووی کۆ دەبتەوە ئەمجە دەتانی برین ئەوە گومان لێکراوە لە شێرپەنجە تەواو پاشان کە پشکنینەکان کرا چەند قۆناغی پێشکنینیش اینجا دەتوانانی بڵین ئەوە 100 شێرپەنجەیە تەواوە بابینە سەر پشکنینی مامۆگرام ئێمە هەر باسی پشکنینی خۆیمان کرد کەمێک باسی پشکنینی مامۆگرام بکەین لە چ تەمەنێکەوە بۆ چ تەمەنێک ئەکرێت مامۆگرام بکات و چ کات پێویست ئەکات مامۆگرام بکات پشکنینی مامۆگرام خۆی گرنگترین پشکنینە لە دەستنیشانکردنی پێشوەختە و دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمەک بە تایبەتی شێرپەنجە لە بۆ پشکنینی پێشوەختە پێشوەی باس بکەین مامۆگرام ئەنجامدانی تیشکەکە بە ڕێژەیەکی زۆر کەم تیشک لە ئافرەتەکە دەدرێتن کە لە هەموو تیشکەکانی جیهان کەمترە ڕێژەیەکی زۆر کەمە ئەو پوینتێک ئەوەیە ستاندەرێکی خۆی هەیە ئەوە یەکەمیان دووەم لە چ کاتێک ئەنجام دەدرێت هەموو ئافرەتێک پێیوەستە ئەوانی لە خانەوادەیان یان ئەوانی هەر خاڵەتیان هەیە ئەوی مەترسیداربی بۆ توش بوون شێرپەنجە لە پاش 40 ساڵی هەموو ئافرەتێک پێویستە پشکنینی مامۆگرافی بکاتم هەموو ئافرەتێک ئەوانی بۆ ماوەیان هەیە لە خانەوەدە باشتر وایە ساڵێ جارێک ئەوانی ئەو هۆکارانیە کە ڕێگار خۆشکردنەوە با بگەڕێمە دواوە ئەوانی کەوتت پێویستە ئەنجامی بدات تەمەنیان لەسەر و خۆی لە 40 ساڵ لە پێویستە هەموو ئافرەتێک چەندێک جارێک ساڵێ جارێک ئەگەر بۆ ماوەی نەبێتنیان ئەو ڕێگە خۆشکارانە نەبی کە بۆ تووشی شێرپەنجەبێت بۆ ئەوانی ئاسایی دەتانی 2 ساڵ جارێک بکە بە مەرجێک پشکنینی خودی مانگانە لە ماڵێ بۆ خۆی بکە هەموو مانگێک و 6 مانگ جارێکیش لەلایەن پزیشک پشکنینی خۆی بکە بە شێوەی سۆنار یان پزیشکەکە چەند خاڵێکەیەکە لە لای خۆی شڵەژایان تێی ناگاتن پزیشکەکە بۆی ڕۆم بکاتەوە زۆر تەواوە باکەمێکیش باس لە چارەسەری کیمیایی بکەن ئەگەر کەسێک سەرەتا تووشی شێرپەنجە دەبێت کە پێ دەڵێن ئەبێت چارەسەری کیمیایی وەربگریت تەواوە ئەزانێت ژیانی بەرەو کۆتایی ئاوات ڕوونکردنەوەیەک سەبارەت بەوە بدەین کە مەرج نییە هەموو چارەسەرکی کیمیاوی واتە کۆتایی بە ژیان بێنێت بێگومان باسێکی ئەومان بکەین بەنسبەت چارەسەری کیمیاوی خۆی چارەسەری شێرپەنجە دوو قۆناغا چارەسەری کیمیاوی ئینجا نەشتەرگەری پاشان قۆناغی چارەسەری بە تیشک واتە ئەمە پێدەڵێن لێ ڕێدیۆتراپی بەس لە ناو کوردەواری خۆمان هەموو باسی ئەوەی دەکەن لێزەر خۆی لێزەر نییە چارەسەر بە تیشکە هەروها چارەسەری هۆرمۆنیمان هەیە کە ئەوەش دەدرێتن لە پاشان کە قۆناغەکانی تەواو دەبیتن هەیە بۆ 2 ساڵ دەیدرێت هەیە بۆ 5 ساڵ چارەسەری کیمیاوی کە ئێمە دەدەین بۆ ئەو نەخۆشانی کە یەکەم جار نەشتەرگەریەکە پاشان چارەسەری کیمیاویەکە ئەوەیە وەکو ئەوە ئەو خاڵە نوردانی کە ئێمە نایبینین وە بک دروست نەبێتەوە و ماوەکەشی زۆر زۆر کەمەوە کۆتایی بە ژیانە ڕاستە پرچەکەی دەکەوی تۆزێ شێوازی شکلەکەی دەگۆڕێ بەڵانە چینەکە زۆر ئافرەت هەیە چارەسەری شەکرە وەردەگرێت چارەسەری بۆ پاڵەپەستۆ وەردەگرێت چارەسەری بۆ نەخۆشیەکانی دڵ هەموو دەرمانێک زیانی خۆی هەیە تا ڕادەبەرێت چارەسەری کیمیاوی یەک زیانەیە کە زۆر زۆر ناخۆشە بۆ ئافرەت بۆ هەموو مرۆڤێک کە قژی دەکەێت بەڵام نەچینێکە کەوتنی قژەکە کاتیە زۆر ئافرەتیش پێش نەشتەرگەریەکە ئەمە چارەسەری کیمیاوی دەدێنێن لە بۆ ئەوەی چە تا بتوانین مەمکەکە ڕزگارکەین واتە گرەیەکی لە شوێنەکە ئێمە دەتوانین هەموو مەمکەکە هەڵنەگرین لەبەرەوە تو ئافرەتەکەت گۆ ئەمن مەمکەکەت هەڵدەگرم تۆزێک باری دەرونیشڵەژێت تۆزێ ناخۆش دەبی لە شتێکی زۆر لەبەرەوەی ئافرەت بە مەمکەکان ینی مثلەن لە لای زۆر زۆر گرنگە دەتوانین ئەمە چارەسەری کیمیاویەکەی دەدەنێت گرەیەکان پوچ دەکەینەوە شوێنی گرەیەکە و دەوروبەری گرەیەکە خاوێن دەکەین و بنباڵەکەی لە هەڵدەگرین مەمکەچی ئاسایی دەمینێتەوە هیچ مشکلەی لۆ دروست ناکات تەنانەت 2 مانگە چارەسەری کیمیایی وەردەگری پاشان دەگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی باشە دکتۆر یەک پرسیارێکم هەیە بە کورتیش ئەگەر بکرێ وەڵامم بیتەوە ئێمە بە شوێکی هەڕەمیاتی نەخوارەوە پرسیارەکانمان کرد بۆ کەسانەی کە ئینشاءالله تەندروستیان باش ئەبێت و شێرپەنجە تێ ئەپەڕێنن چی دەبێ بکەن لە دوای ئەوەی کە کۆتایی با شێرپەنجات و تەواو ئیتر لەشینەمەوە ڕێکارەکان چین چەندە جارێ ئەبێ پشتنی بۆ خۆی بکەن ئەوانی کە توش بووین شێرپەنجەنەوە خۆشبەختانەش کە چابووینەوە ئەوانەیە کەم خاڵ دەبنە هاندەرێک بۆ ئەوانەی کە تازە توش بووینە کە پێی دەڵێ ئەمن چابوومەوە ئەوە یەک دوو لە بۆ پشکنینی خۆی پزیشک بە جۆرەی خشتەیەک بۆی دادنێ کە 2 ساڵی خۆی تەواو کرد پێی دەڵێ 3 مانگ 3 مانگ 3 مانگەکەش بۆ چیە چەند فەحسی خوێنی بۆ دەکا پشکنینی
سۆناری بۆ دەکات بۆی تەمشای جگەری بکات تەمشای سیەکانی بکە پاشان دەبتە 6 مانگ جارێک کە 2 ساڵەکەی خۆی تاوا کرد دەتوانێت وەکو مرۆڤێکی ئاسایی ساڵێ جارێک پشکنینی مامۆگرافی بکە پشکنینی خودی مانگانە بۆ مکەکەی تر بکاتن بە هەمان شێوەش ئەگەر پێویست بچیتە پزیشکی پسپۆر. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆرە سوزان هۆشیار قادر ئەم بەیانێ لەگەڵمان بوویت بۆ هیوایی کە بە کەمترین ڕێژە گوێبیستی ئەوە بین کە خانمان تووشی شەرپەنجەی مەمک دەبن بەو هۆیە کە خۆیان بتوانن پشکنینی خۆی بۆ خۆیان ئەنجامدەن زووتر چارەسەر کرد زووتر ئاگادار بن. هیوای تەندروستی و سەلامەتی بە هەم لایەک دەخوازم بە تایبەتی ئەو نەخۆشانێک کە تووشی شەرپەنجە بووین. زۆر سپاس. ئێستاش پێکەوە بینەری کەش و هەوای کوردستانی گەورە دەبین بزانین ڕەوشی کەش و هەوا بە چ شێوەیەک. بەهۆی ئەو شەپۆلە بەفرباریلەی کە زۆر ڕووی کردبووە ناوچەکانی کوردستان بە تایبەتی باکوور و لە زۆر وڵاتانیش بە هەمان شێوە بەفرێکی زۆر باری بوو تەنانەت فستیڤاڵی شاری بەفریان دروست کرده بوو لە شارۆچکەی پانتۆز سەر بە پارێزگای ئاگری شتێکی لەو شێوەیەکداوە کە سێبرا پەیکەرێکی بەفرینیان بە بەرزی 5 متر لەسەر شێوەی بووک و زاوایەک دروست کردووە بووکەکە لە خۆی هاتووە چکە جلوبەرگێکی سپی لە بەرایە و بەفرەکەش بە هەمان شێوە سپیە ئەو سێبرایە لە گوندی دۆڵانسۆ دەژین بەهۆی بڵاوبوونەوەی کەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ زۆربەی کاتەکانیان لە ماڵەوە بەسەر دەبن بەم هۆیشەوە بە بەکارهێنانی سەفڵ و خاکەناز لە ماوەی سە ڕۆژدا پەیکەرێکی بەفرینیان بە بەرزی 5 متر لەسەر شێوەی بووک و زاوایەک دروست کردووە بووک و زاوایەکی بەفرینە کە جلوبەرگێکی کوردیشان لەبەرایە ئەوە داود ئیمامۆغڵۆ یەکێکە لەو سێبرایە و دەڵێت کە بۆ چێژوەرگتن لە بەفری گوندەکەیان بڕیاریان داوە ئەو پەیکەرە دروست بکەن و لە ماوەی 3 ڕۆژدا تەواوی بکەن. بەڵێ ئێستاش بابەتێکی دیکەتان بۆ ئامادەیە ئەویش کۆمپانیایەکی تایبەت بە تەلارسازی لە ئیسپانیا باخچەیەکی هەڵواسراوی بە دیواری باڵەخانەکاندا دروست کردووە. کۆمپانیەکە 22,000
300 گوڵی لە 26 جۆر بەکارهێناوە بە بەرزی 17 متر و کە بە دیواری باڵاخانەکەدا هەڵچۆتە سەرەوە. بەرپرسانی کۆمپانیاکەش باس لەوە دەکەن دەیانەوێت بەم کارەیان سروشت لەگەڵ بیناسازی تێکەڵکەندەیەکە با پێکەوە بینێت. با پشتبەستن بە ئەنجامی چەند توێژینەوەیەک کە لەلایەن زانکۆکانی ئیسپانیا ئەنجامدراوە، کۆمپانیایەک بە بەکارهێنانی تەکنیکی نوێ باخچەیەکی هەڵواسرایی بە بەرزی 17 متر بە دیواری یەکێک لە باڵەخانەکاندا دروست کرد. ئامانجلەی زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەکان و تێکەڵکردنی هونەری بیناسازی و سروشتی گوڵ و گوڵزارە. باخچەکەمان بە شێوەی ستونی بە باڵەخانەکەدا دروست کردووە. چەندین گوڵی جۆرا جۆرمان بەکارهێناوە و بەرزی 17 متر و پانی 32 متر بنیاد نراوە. دەمانەوێت ڕێژەی سەوزای وڵاتەکەمان زیاد بکەین. باخچەکە بە دیوارەکانەوە دەبەسترێتەوە و هیچ مەترسی نییە. هەڵچنینی باخچە و گوڵ بە دیواری باڵەخانەکان پێویستی بە هیچ خشت و کەرستەیەکی بیناسازی نییە، چونکە لە کاتی دانانی باخچەکەدا بە دیواری باڵەخانەکانەوە قوماشی تایبەت و پێکاتەی دژا و بەکاردایەندرێت بۆ ئەوەی لە ڕێگەیە و باخچە و گوڵانەوە ئاو دزە نەکاتە ناو خانووەکان و دواتر مەترسی لەسەر دارمانی باڵەخانەکان دروست نەکات. دانانی باخچەکان بە شێوەی ستونی بە دیواری باڵەخانەکان وا دەکات دووبارە شوێنە کۆنەکان سوودیان لێوەربگیرێتەوە. بە پێی پلان و دیزایانی باخچەکە تیشکی خۆر لە ڕێگەی شوشەکانەوە بۆ گوڵەکان و خانووەکە دابین دەکرێت. ئێرە کۆگایەکی کۆم بوو، بەڵام دەکرێت لە ماودووە ببێتە شوێنێکی گونجاو بۆ سەردانیکردنی گەشتیاران. یەکێک لە کۆمپانیاکانی ئیسپانیا بە هاوکاری زانکۆکان و حکوومەتەوە باخچەی ستونی بۆ باڵەخانەکان دروست دەکات و بە بەکارهێنانی پێکاتەی دژە ئاو بە دیواری باڵەخانەکاندا هەڵدەواسێت. تەنها لە باڵەخانەیەکیشدا کە پێشتر کۆگا بووە زیاتر لە 22,000 گوڵ لە 22 جۆری جیاواز بە بەرزی 17 متر بەکارهێنراوە. ئامانجی کۆمپانیاکە تێکەڵکردنی هونەری تەلارسازی و سروشت و زیادکردنی سەوزاییە. ئەم ساڵ لە ساڵی نوێی چینیەکان باسێک دەکەین چکە پار بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە جژنێکی زۆر گرنگە لە لای چینیەکان نەکرا ئەم جژنە ڕابگەێنن. بەڵام ئەم ساڵ بە شێوازێکی تر ڕایگەێن و هەندێک سنووردارەتیش هەیە، بەڵام بە باسێکی لێ بکەین کە سنووردارەتەکە لەکوێیە و چی دەکەن. ساڵی نوێی چینیەکان چەند ناوێکی جیاوازیشی هەیە. هەندێکیان جاری وایە بە جژنی فانۆسی ناوی لێبەر و فستیڤاڵی بەهاریشی پێ ئەڵێ. جژنێکی گرنگە بۆ چینیەکان، بێگومان بۆ ئاهەنگگەڕان و خۆشی دەربڕین. یەکێکە لەو جژنانەی کە تایبەتمەندیەکی بە شێوەیەک هەیە کە لەم جژنەیە گوڵی ئۆرکیدا بە ڕێژەیەکی زۆر دەفرۆشتێت. هەر بەهۆی گرنگی ئەو گوڵە لەم جژنە حکوومەتی چین لە بڕیاری داخستنی شوێنی پەروەردەکردنی گوڵی ئۆرکیدا پاشگەز بۆ، چونکە ساڵی پار ئەو سنوورداریە هەبوو نابواە کێڵگەکانی گوڵی ئۆرکیدا هەبێت بۆی کە خەڵک گوڵ نەکرێت و ئەو سنوورداریە دروستکرا بوو لەبەر بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. ساڵانە لەگەڵ هاتنی جژنی چینیەکان ڕێژەی فرۆشتن و خواست لەسەر گوڵی ئۆرکیدا زۆر زیاد دەکات و بازاڕەکان پڕ دەکەن لە گوڵ و وەکڕیارەکانیش هاتوچۆ دەکەن چکە لە شێوەی فستیڤاڵ ئەنجام دەدرێت. جابا پێکەوە سەیری ئەم دیمەنە جوانانە بکەیت دەڵێ تەقینەوەیەک لە گوڵ ڕوویداوە. کێڵگەی گوڵی ئۆرکیدا لە باخی چیبا بەڕادەیەک جوان و سەرنج ڕاکێشە کە بەبینینی دەڵێیت کۆمەڵێک ڕەنگی جوان لە زەوی دەردەکەون. لەم کێڵگەیەدا زیاتر لە 30,000 گوڵدانی گوڵی ئۆرکیدا هەیە. ئۆرکیدا بە شێوەیەکی سەرسوورهێنەر لێرە خواستی لەسرە. لەگەڵەوەشدا لە ساڵی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا و ئەنجام نەدانی جەژنەکانی سەری ساڵی چینی و نەبوونی کڕیار بووە هۆی مایە پوچبوونی بازرگانانی ئەم کارە. من هەوڵی ئەوە دەدەم ساڵانە پلانی نوێدا ڕێژم و گوڵی زیاتر بەرهەم بهێنم بە شێوەیەک بێت کە نرخێکی گونجاوی بۆ دیاری بکرێت. هەروەها دەزانن ئۆرکیدا یەکێکە لە گوڵە گرانبەهاکان. ئۆرکیدا لە 10 ساڵی ڕابردوو توانیوێتی لە ڕیزبەندی یەکەم بێت لە جۆرەکانی گوڵ و هەڵبژاردەیەکی بەردەوام بن بۆ بۆنە و ئاهەنگ و جەژنەکان. لە هۆنگ کۆنگ لە سەرەتای کانونی یەکەم لە 2020 بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا فرۆشتنی گوڵ قەدەغە کرا. ئەمەش بووە هۆی زیانێکی زۆر لە کێڵگەکانی چاندنی گوڵ لە هۆنگ کۆنگ.
ئێمەی چینی هەست بە خۆشببختی دەکەین کە لە جژنەکانی سەری ساڵ ماڵەکانمان پڕ بکەین لە ڕەنگی سوور و زەرد و سەوز و ساڵی ڕابردوو ئەو چێژەمان لە جەژن وەرنەگرت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دەوترێت چینیەکان ئامادەن زۆر زیاتر لەو بڕێی کە بۆ جلوبەرگ پارە خەرج دەکەن بۆ جەژنی سەری ساڵ 2 هێندە بۆ کڕینی گوڵ و پارە خەرج بکەن. ئەمەش نیشانەی خۆشەویستی سروشت و گوڵ و گوڵزارە لە لای چینیەکان. بە شێوەیەکی بەرچاو گوڵی ئۆرکیدا گرنگی پێدەدرێت. ساڵانە لە جەژنی سەری ساڵ بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک نمایشگا و پێشانگاکانی تایبەت بە فرۆشتنی گوڵی ئۆرکیدا لە کێڵگەکانیدا بەڕێوە دەچێت. ساڵ بە ساڵ دیزاینکردن نوێگەری بە خۆیەوە دەبینێت و دەکرێت بڵێن داهێنانی زیاتری تێدا ئەنجام بدرێت. دیزاینەرێکی ئیسپانی زۆر کارێکی جیاوازی ئەنجام داوە کە کارگەیەکی جلوبەرگی لە گوندەکاندا مەزراندووە بۆ دیزاینکردنی جلوبەرگ سوودی لە پێست و تووکی ئاژەڵ و باڵندەکان وەرگرتووە. ئێستا چەندین جۆر جلوبەرگی تایبەت بە وەرزی زستان و پاییزی ئامادە کردووە لەو بە ئاوانی کە باسم کردۆک و تووکی ئاژەڵ و هەروەها پەڕی باڵندەکان. با پێکەوە بینەری بین بزانین چۆن دەیکات. دیزاینەر ئیسپانی نیکۆلاس مۆنتێنیگرۆ بۆ پەروەردەیە خۆی یا دیزاینێل میلانیۆیا ئیتالیای وەرگرتبوو جلوبەرگێن بیانسی کیلۆمیانیەک دیزاین دکرد. پشتی بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنا نیکۆلاس بەگەریا گوندێ خەومارکەیەکە و یاچێکردنا جلوبەرگێن تایبەت بە خۆدانی. ئەو دیزاینەر دەبێژە ئەو لە گوندێ خواردنەوە ماڵبات خۆدەنها کار دکە. ji ber hebûna internetê nema pêwîstiya wî heye ku li bajarên mezin bijî û kar bike. Gav bavê min di hêzra min de ye û bi min re ye. Ew piştîvanê sereke û stona kompaniya min bû. Gelek piştniyarên kar ji min re hatine pêşkêşkirin dema ez li Los Angelesê bûm. Ez gelek hezra jinên malbata xwe dikim. Xwişka min serbaza û jineke bihêz e. لەسەر ماسەیەکێ وێنە و نمونەیەنە قوماش تێنە دیتن لەسەر یادنژی کنجێن بووکان هەنە و لەسەر دیوارێن وێ ژۆرێژی وێنەیەن ماڵباتە خۆ دەڵخاندنە. دێ کارگەهاویدا تەنێ سێ کارکەر پێرە کار دکن ئەو ژی ji گوندێ وینە. Ez li Tirkiyeyê bûm, ez li İzmîrê dijiyam. Bi rastî gelekî baş bû ji ber bi berdewamî min geşt dikir. Paşê wê ez çûm Hindistanê. Ez ji bajarekî diçûm bajarekî din. Niha ez li İspanyayê me û min kariye ez bighime malbata xwe zarokekî min jî heye û temenê wî 4 salin. Bi piştevaniya bavê xwe Montenegro markeyeke taybet bi xwedanî û yekem berhemên xwe gofistanên jinan bû di meha Nîsanê de li ser internetê belav kir û her fistanekî bi $3,000 Amerîkî firot û niha xweş çêkirina cilûbergên payîz û zivistanê re amade dike û çêkirina wan cilan de jî sûdê ji zexrefeya mafûr û tawûz û mamizan dike. Belavbûna ڤایرۆsa کۆرۆنا ziyaneka mezin gihandiye li projeyên aboriyên lokal gol İspanyayê terziyên navdar û xelkên wê berê xwe didin wan ji bo çêkirina fistanên flamingo û kincên zarokan. Lê berûva jî terziyên İspanî goyê her du regezan çê dikin, Montenegro tenê cilûbergên jinan çê dike. ئاگادارمانکردنەوە لە ڕۆژی کەشوهەوا با ئاگاداریشتان بکەینەوە لە بەهای دراوە بیانەکان و نرخی زەر لە بازارەکانی هەرێمی کوردستان کە بە چ شێوەیەک دەبێت. بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 145,000 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 174,000 دیناری عراقیە، 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 197,750 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,000 دیناری عراقیە و 100 تومانی ئێرانیش بەرامبەر بە 6,000 دیناری عراقیە. جا بابزانین مسقالێک زەری عیار 24 بەرچەمێکە کە بە 433,000 دیناری عراقیە. مسقالێکیش زەری عیار 21 بە 380,000 دیناری عراقیە و مسقالێکیش زەری عیار 18 بە 325,000 دیناری عراقیە. دێمەوە ناوخۆی کوردستان و باسی شتێک لە ناوخۆی کوردستان دەکەین بە کارێکی هاوکارمان کاروانیارە کە باسی لەوە کردووە ماوەی چەند ساڵێکە لەسەر دەستی ژمارەیەک جوتیاری بە ئەزموو لە ژێر خانووکی پلاستیکی کشت و کاڵی چەند جۆرێک نەما شەتڵ بەرهەم دەهێنێت و پەروەردەیان دەکەن.
ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە شەڵ لە هاوردەکان کەمتر ببێتەوە یان شەڵ هاوردەنەکەن و پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستن. لە ناوچەی پیرەمەگرون جوتیارێکی نمونەیی چەند جۆری شەڵ و بەرهەمی کشت و کاڵی بەرهەم دەهێنێت و پەروەردەیان دەکات. لەم فیچەرە بۆ ڕۆژ باش باس لە چۆنێتی کارەکانی ئەو کەسە دەکات کە ئەزمموی لەو بوارەدا هەیە. ئێمەش بۆ ئەوەی دەخەینە ڕوو پێکەوە بینێت. ساڵانە لەمانی یەکە دەرگای شەتڵگەکانمان دەکرێتەوە بۆ شەتڵکردنی بیبەر و باینجان و خەیار و تەماتە و ئەیتر ئەو بابەتانی کە لە مۆسما بێت. بە زووترین کار لە پێشا باینجان و بیبەر و تەماتە شەتڵەکرێت چونکە مدەی چاندنەکەی زۆری دەوێت نزیکەی 40 تا 50 ڕۆژی پێ ئەچێت. خەیار 28 ڕۆژی ئەوێت 25 تا 28 ڕۆژ لەبەرەوە لە پێشا تەماتە و بیبەرەکان زیاتر دەکەین. ئەو توانەی کە بۆمان دێت ئەو فەلاحی کە دەیهێنێت ئێمە فلینەکانی لێوەرەگرین و بۆی تاقیمەکەین ئەنجا دەسەکەین بە شەتڵکردن بۆیان لە ناو پیتمۆکس و بێرلایتە بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو توانە بتوانم تەقن و بێنە دەرە. لە ناو مەشتەلا بە ڕۆژ نابێت لە 30 دەرەجە 32 دەرەجە زیاتر پلەی گەرمی بەرز بێتەوە. دەرەجەی 6 نابێت لە 6 زیاتر بڕاتە سەرەوە. ئەبێ دای بەزێنیتەوە. لەم حاڵەتە پەنا بۆ ساحیبەکانە بین بە ساحیبە هەوای ناو مەشتەلەکە گۆڕین و سەر لە نوێ دایەخینەوە بۆی کە دەرەجەی حرارەت مستەقر بێت. لە شەوە نابێت لە 20 بێتە خوارەوە. لەگەڵ ڕۆژە نابێت 10 دەرەجە زیاتر فەرقیان هەبێت بۆی کە شەتڵەکان تووشی سەدمە نەبن. ئەم مەشتەلەشمان مۆڵتسپانە ئامادەکراوە بۆ خەیار ئیتر لە مانی دۆ دەست پێکەین. جوتیارەکانیشمان خەڵکی پێنجوێنە خەڵکی ڕانیەیە حتا زاخۆش ژێنە ئێرە مانتیقەی ڕانیە مانتیقەی دووکان مانتیقەی پیرەمەگرون بازیان هەرچەنە شەتڵگەی کەشمان هەیە لە بازیان و لە پێنجوێنیش لە زیارەتی شەمانە بۆ کاتی تەماتۆ باینجانی ئەو وەختە لەوێ شەتڵەکانمانەکەینەوە. ئەمە بیتمۆکسە پاشماوەی دار و زەبڵ و شتە تێکەڵە کرێ و ئەهاڕێت. ئەمەش بێرلایتە کە تێکەڵە کرێ بۆی کە بیتمۆکسەکە تونگ نەببێت بتوانێت ئەو تۆتیایە ڕێگەکەی داکوتێت. دوای ئەوەی کە تێکەڵ یەکەین و حاضری یەکەین بەم شێوەیە بیتمۆکسەکە ئەخرێتە ناو فلینەکانەوە حاضر ئەکرێت بۆ تۆکردن. ئەو بێرلایتە ئەو مادەستپێکە بەکارێن وەکو فلینە وایە نایڵە بیتمۆکسەکە وەکو گوڵ کەپز ببێت هەر چۆن نێتونیشیکەی ئاوا شل ئەبێتەوە بە ئیسراحەتی خۆی ئەو تۆوە تیا گەورە بێت. بەو پێی کە خاکێکی بە پیتمان هەیە وە کوردستان کەش و هەوایەکی لەباری هەیە تەنها یەک جوتیار و دوو جوتیار ناتوانن ببن بە جوتیارێکی نمونەی بەڵکو هەموو جوتیارەکانی کوردستان دەرفەتی ئەویان لە بەردەمدایە کە ببن بە جوتیارێکی نمونەی واکاری لەم چەشنا پێشکەش بە خەڵکی وڵاتەکەی خۆمان بکەن بەبێ ئەوەی کە لە شوێنێکی ترەوە دەستی کاربێنین یاخود مەوادێک بینین تا بێنین ناو وڵات و لێرە کاری پێوە بکرێت بەو هیوایی کە هەموو کوردستانیان سەرکەوت و سەرفراز بن ئەڵلقەیان ڕۆژمان کۆتایی پێهێنا تا هەفتەی ئایدا هاژەی هاوکارم دەسەوەرەتە بەخواتان سپێرم ماڵەوە